لە جێرانەوەی یادگاریەکانم خۆشەویستان شتێکی خۆشتان لە بۆ دەجێڕمەوە. قۆناغی سێ کولیە طب بووم، دەرسێکمانە بوو پێدایان گوت فارما علم الئەدویە. دوی دکتۆر دەرسی پێدەگوتین کاتی خۆی دکتۆر کاوە دزەیی بوو لەگەر دکتۆر جەنجی ساڵەیی. ڕۆژێکیان لە عەمەلیاتی ئۆڕەلی بووم، تەبیعی فارمایەکە لە دەرسە قورسەکان کاتێک کە چووم دانیشتم دیارە دکتۆر جەنجی ساڵەیی کە مامۆستامان بوو ئێستا کە دکتۆری سەرەتانیە پاژەوەی کە چوە خارج، ئەو کاتی دکتۆری باتنی بوو، یعنی ئەوەی کە باز دەکەم لە ساڵی 1998 ئەوها بوو، یعنی ئەو ساڵانە بوو. کاتێک کە لە ژووری دانیشتم بەرامبەروی عەمەلیاتەکەوا بوو ئۆڕەل بوو، یعنی شەفەوی بوو، بە نەمتەچی برایانە بە نەمتەچی خۆشەویستانە گوتی دلێر کوی وەچی یعنی نەمتی پرسیارکردنەکەی مەحەبەتی پێوە دیار بوو. وەمش گوتم الحەمدولillah باشم. قسەی کرد ئێستاش لە بیرمە پاش چەندین ساڵ پاش 20 ساڵ زیاتر لەو چیرۆکەی دەجێڕمەوە کە نزیکەی 25 ساڵ زیاترە، گوتی وا من بینە ئێستا چاکەت و پانتۆڕ و ڕیباتم لەبەرە، جانتایەکی دیبلۆماسیم پێ، ئەو کاتی جانتایەکی دیبلۆماسی پێ بوو، گوتی ئەمش کوڕە فەلاحم. لەوەیەوە تێگەیشتم ئەو کابرای یان جێ لێ بووە لە قسە ئیشکردنی من یان ئەمنی بینیە لە ئەسنە ئیشکردنم. لێیەکە پرسیارێکی لێکردم کە گوتی what is difference between bactericidal and bacteriostatic، وەکو ئەوەی وایە بە یەکێکی چاری ئیبتیدایی برەی دارە دووداری دی بخینەوە. یعنی پرسیارێکی زۆر زۆر ئاسان بوو بەنسبەت فارمای و جوابم داوە نۆ لە سەردەی دامێ. لە بیرمە نۆ لە سەردەی دامێ کە زۆرترین دەرەجەی فارمای بوو لە ئۆڕەڵەکەی پێشکەشی کردم نۆ لە سەردا. لێرەوە دەستخۆشیم لە بۆ دکتۆر جەنجی ساڵەیی، ڕێز و احتراماتم هەیە. بزانن مامۆستا دەبیتن پڕ لە سۆز و مەحەبەت و خۆشەویستی بیتن، چونکە خۆشەویستی دەمینێ پاش 25 ساڵیش بی وەکو زیکرایاتێک لە مێهرەبانی دەیجێڕمەوە. دەرێم زۆر سپاس دکتۆر جەنجی ساڵەیی، زۆر سپاس لە بۆ ئەوانەی کەوا یارمەتی دەری کەسی هەژارن تاوەکو بگاتە منزل و لووتکەی سەرکەوتن، دڵخۆشکردنی ئینسانی وەکو ئەوەی وایە ئاودانەکی دارەچیە، وەکو ناشتنی دارگیزە چیە. دارگیز طبیعەتی وایە پاش فترێکی زۆر بەرهەم دێتن، بەڵام دارگیز ئەوەی دارگیزەکەی دەچینی بەخۆی بەرهەمەکەی ناخوا. زۆربەی جاران ئەوانەی کە دارگیزی دەچینن ئەگەر بەتەمەن بن بەرهەمەکەی ناخۆن، بەڵام تەشجیعکردنی ئەو حەدیسەی پێغەمبەری ئەوەی دارەکی بچینی خەڵک ئیسفادەی لێ بکە لە بن سێبەرەکەی لە بەرهەمەکەی خێر و چاکەی لۆ دەنووسرێ. لۆیەکە هەوڵ دەین خۆشەویستی بڕوێنین لە نێو خۆماندا، هەوڵ دەین مهرەبانی بڵاو بکەینەوە، هەوڵ دەین مەحەبەت و خۆشەویستی دروست بکەین. جێپەنجە جێبێلە لە دنیاە ضع بەسمەتەک فی الحەیات لە یادەوەریەکانم لۆتان دەجێڕمەوە.